بینەرانی عزیز دیارە بە تۆزێک لە کەشوهەوای کۆرۆنایە بینە دەرەوە سەرنجتان بۆ هەندێک نووسین و شیعری تەنز ئامێز ڕابگەین. تەوەری دووەمی بەرنامەکەمان میوانداری مامۆستایەکم کردووە کە ڕەخنە و نووسینەکانی هەمووی بە شێوازێکی تەنزن. بە تایبەتی لە کاتی خۆپشاندانی مامۆستایان لە سەر شەقامەکان دژی ڕۆبا موچە و پاشەکەوتی موچە ئەم مامۆستایە بە شیعرەکانی بە شێوازی تەنز سەرنجی خەڵکی بۆ خۆی ڕادەکێشە. ئێستا میوانداریم کردو لە بەرنامەی پەیامی ڕۆژ کە ویش مامۆستا سەباح سەردەمە مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە یاخوا بەخێر بیت. من وتم لە کۆرۆنا ئاچینە دەرەوە بەڵام بە جارێک بێمەوە ناو کۆرۆنا بزانم هیچت لەسەر کۆرۆنا نووسیوە؟ بەڵێ جا منیش هەر بۆ بۆنەیە کە ئێستا دەم و باسی زۆر لە ناوەیە لەسەر ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کردوومە بە شتێکی ڕۆمانسیات بۆەوەی ئەو فۆبیا گەورە و ئینەی لەناو خەڵکا بڵاو بێتەوە بە شتێکی چیت بۆ نووسی؟ وەڵا شارێکە بڵین تێکەڵم کردووە ئەو نەخۆشیە بە ڕۆمانسیات یعنی کردوومە بە شتێکی ڕۆمانسی. هەناسە سواری بێمەیلەکەتم نیشانەت دەرکەوت لەسەر ڕوومەتم لە رزوتام گەرمی و ساردیەکەی تۆیە ئاڵودەت بووە شێعری شەکەتم دەمامکی ترسم کردووەتە دەمم لێم هەڵواسراوە بوتڵی ماتەم مسج دەنێرن لە دەمارمەوە جوابت کراوم نابیتە شەمم ڕەچەتەم نییە بێچارەسەرم تەسلیم بووم لەسەر چلپای کەسەرم بێهێزی کردووم ئەدرێزگۆڕینت لە دڵمایت کەچی لێت بێخەبەرم لە ژێر پشکنین تاقیگەی دڵمای لە سنوور دەرچووی خانەی ئەقڵمای بە بەرزی ڕێژەی ئەوین دەمکوژیت هەموو دوور دەگرن بەستۆ لەگەڵمای. ئێستا بەس کۆرۆنا لەگەڵ زۆر باشە مامۆستا دەمێ بزانم نووسینەکانت پێشێک کە بچینە سەر بابەتەکانی تر چی و چی دەنووسی؟ تەنها شیعرە نووسینە تێکستە ئەوایە هەمووشیان هەر لە چوارچێوەی تەنزا بەم شێوازە دەنووسی یاخود نا شیعری یا نووسینی عاشقانە و ئەوین و بابەتەکانی دیکەرشتەموهن؟ بەڵێ کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی پڕەبەوەی ئەو کێشە و مەعاناتە زۆرەی کەوا بەسەری هاتووە ینی بابەتی تەنزیش زیاتر بۆ ئەو کۆمەڵگانە باشن هەم ئەو کۆمەڵگانی کە ئازادیکی بڵین ئەوەی زۆری تیانە وەکو خۆمان وڵاتە عەرەبیەکان بەعام هەوڵەدەن لە ڕێگەی تەنزەوە ئەو ڕەخنە و کێشە و گیرروگفتە کۆمەڵایەتی و سیاسی و بوریانە لە ڕێگەی تەنزەوە دەرببڕن و هەروەها بەهۆی ئەوەی کە دەرونی زۆرێک لە تاکی کوردی ژماندووە یعنی لە بابەتی جدیات و چۆن بڵێ ئەوانە زیاتر حەز بە بابەتە تەنزەکانەکە هەم وەکو خۆ بڵین دەروون خاڵیکردنەوەیەک و جگە لەوەش خۆ تەنز دوو ڕووی هەیە ئەڵێ ڕوویەکی گریانە ڕوویەکی پێکەنینە یعنی تۆ ئەو کێشانە ئەو چاری چاپنە لە هەرچیم کرد گیان تێبگەێنم بەڵام هەر پێم پێکەنین بەڵێ یعنی ئەو ئەم سەردەمەی ئێستامان زیاتر بە تەنز خەڵک ئەتوانی زیاتر خەڵکێکی زۆر خوێنەری ئەبێت تاوەکو جگە لە تەنزەکان شتی جدیاتیشت هەیە بۆ نووسینی خۆت؟ بەڵێ لەسەر چی زیاتر دەینووسی؟ وەڵا بڵین من هایکۆ نووسم وتە وە شیعر بە تایبەتی هایکۆ کامەیە؟ مۆدیلێکی تازەیە کاتی خۆی لە یابانیەکانە جۆرە شیعرێکی تەنز بووە لە سێ دیار بڵین 5 بەرگە بووە دواتر وردەودە بۆ وڵاتانی تر گواچراوەتەوە هاتووتە ناو کوردیشەوە سەرەتای بە تەنزەویش دەستی پێ کردووە و هەروەها تەنز بڵین هەموو لایەنەکان ڕێبازگی ئەدەبیە هەم ئەتوانی تۆ لە جگە لە شیعر لە چیرۆک لە شانۆ و لە بابەتی ترا ئەتوانی جێ بکەیتەوە لە یەکێک لە هینەکانی من لە شانۆنامەش یانی ئەتوانی تۆ ئەمە جێ بکەیتەوە سام یەکێک لە ئەوە ئەینووسم بۆ دڵێن لە شێوی شانۆی بینی قوتابی مامۆستا پرسیارەکە مامۆستا پرسیارەکە لە قوتابیڵە یەکێک لە فەرمانەکانی ماسی هەم پێ بڵێ قوتابیش دەڵێ مامۆستا بۆ جۆزەڵدانەوە ئەوە دێستا بە شیعر هەیە؟ ئەوەت هەیە بە نووسینەکە؟ وەڵا مەگەر دوایی بڕێکی منێ دەرهێنەوە لە مۆبایلەکە بەز ڕام نەکێشەوە بەڵام شتەکانی ترم وەکو وتەکان ڕام کێشەوە کاتی خۆی بڵین لەسەر وتە بڵین تەناشتێک لەم هەرێمە بە شێوەی ئاشتی دەسا و دەسی پێکری هەڵامەتە
هەڵامەتە بەڵێ ئەمە شتێکی پێکەنینە کورتەوە پوختە ئەمە لە کام چوارچەوەی ڕێ دەبێتەوە ئەمە لە چوارچەوەی ئەوەی سیاسی یعنی زیاتر تۆ ئەم بابەتەکەی بە بادێک تەنزیانی ئەوە بینین دەسا دەستکردنەوە وڵاتە تۆ زەحمەتە تۆ زۆر زەحمەتە یعنی هەر نەبووە و ئەوانەی کە بۆ نمونە لە وەزارەتەکان ئەو کێشە و گیرروگرفتانی کە تایەتی وەزارەتی بڵین کارەبا کە زستانیت ئەوە سەرماوسۆڵە دەستپێکانە بەوەی هاتنی سەرماوسۆڵەوە وەزارەتی کارەبا تووشی پەتا بوو کارەبا تووشی پەتا بووە یا ئەڵێن وەزارەتی کارەبا وەکاری کەمبوونەوەی کارەبای گەڕاندەوە بۆ درێژبوونەوەی شەو زۆر باشە با بێ مەستەر شیعرەکانت بە درێژی پێم وایە شتێکت لەسەر بندیوار نووسی بوو لەسەر کاتێککە عادل عەبدولمەهدی ئیدی ناچاریان کرد بەدەست لە کارکێشانەوە چیترت لە بەردەسا هەیە کە پێمان بڵێیت وەڵا شواندنێکی خۆمان ئێمە ئەوان لەسەر ئێمە و سیاسەکان ئێمە زیاتر من لە ینی پەروەردەوە ئەوە کەم بڵین ڕخنەی سیاسی ئەوانەگرین شتێکم هەیە بوو لەسەر ئێمە ئەوان ئێستا حەزەکەی ئێمە پەروەردەین ئێوە سیاسی ئێمە ڕەحلەین ئێوە کورسی ئێمە قەڵەمین ئێوە تفەنگن ئێمە یەکسانین ئێوە لاسەنگن ئێمە دەفتەرین ئێوە دۆلارن ئێمە مەزلومین ئێوە زۆردارن ئێمە پۆلین ئێوە بارەگان ئێمە وانەین ئێوە فرۆشگان ئێمە منهەجین ئێوە ڕێبازن ئێمە حەقبێژین ئێوە درۆزن ئێمە قوتابخانەین ئێوە دیوەخان ئێمە مامۆساین ئێوەش کوێخان زۆر باش بابەتەکانی دیکە چیتەن بابەتەکانی دیگە لە زۆر جار ئەوش بڵین کاتی خۆی زۆر شعری نیشتیمانیان و تۆ بەڵام ئێستا زۆرێک لە ئەو خەڵک بەوەی ئەو کێشە و معناتانی کەوا لەم هەرێمە بەسەری هاتووە نیشتمان پەروەری کاڵ بووەتەوە ئیتر زۆر جار لە ڕۆژی ئاڵای کوردستانە شوهاندومە ینی بەیار ئاڵای کوردستان ئەوە ناڵێم خوێنی شەیدە و سوور و سپی ئاشتی و خۆرەکە ئازادی ئەوانە من بە جوێرێکی تر هەڵم گێڕاوە و جا من یەکێکی لە ئینەکان وێ دایمە زۆر جار شعر هەڵە گێڕم و زام لا دەبا هەڵە نەبم پێوترێ پارۆدی ینی بۆ سەردەمێک شعرێک گوتراوە بۆ سەردەمە گونجاوە بەڵام بۆ سەردەمی ئێسا و شعرە گونجاو نیە تۆ هەڵەی گێڕیتەوە کە بۆ ئەو سەردەمەی ئێسا بگونجی ئەڵێم وەک نیشتیمانم دڵم کردکەرتە جوانترین ئاڵام لە چکەکەی سەرتە سوور ڕەنگی کوڵمی پڕ لە خوێنینتە تیشکی خوارەکە پرچی زێڕینتە سپی ڕەنگی ڕوود سەوز ڕەنگی چاوتە دارتێل باڵات و زەرد زوڵفی خاوتە ماش و سرودم دەستپێکی ناوتە تۆ شەکاوت و منیش ئەنگاوتە ئەنگاوتە ینی پێکراوە زۆر باشە چەندێکت دەنووسی مامۆستا سەباح وەڵاهی بزەبێت خۆی نووسین ئینسان کە کاتی دەسەگا بە نووسین بەروارێکی زۆر دیاریکراو نییە بەڵام ئەوەی کە بە نووسراوە بیامانێت لە 2016 و ئەوانەوە ئیتر وردە بەڵێ ینی پێشتر شتەکان عادەتەنەوانی کە تازە دەسەگەی بە نووسین شتی کرچووکاڵە شتی لاسایە شتی دووبارەی ئەوانەی تر وردە مامیە منەڵێ کاتی خۆی ڕۆشتم باوکی نردووی بۆ شوێنێکە گەڕاوەوتی هەموو شعرەکانیان سووتان بۆڵێ خەفتم بۆی نەخواشم کە سەرەتان بۆ هەموو شعرانە بەکەڵک ناوت شتی کچووکاڵ زۆر باشە هیچ بەرهەمێکت هەیە هیچ بەتەمای چاپکردنی بەرهەم هەیەی بەتەما مەڵا ئەوەی بەشی کتێبم هەیە ینی لە نووسین لە شعر ئەوانە ئیتر تۆزە پەش و بڵاوە بێ کویان کەم و هەڵەچنێکی لە بەرنامەتان بەڵێ شتێکت لەسەر هەمووڕاوی نووسی بوو ئەوە ئەومان پێش لەمان بوو بەڵێ طبعا زۆربەی ئەڵێم ئەو سامان و پەرلەمانە بە پەلە ئاواتی هەموو گەلە بەس منەوە پەرلەمانە بە خاوی ئاواتی لە قوڕ ناوی ئێستا وای لێ هاتووە بۆ پەرلەمان بەڵێم شەرەم نووسی لەبەر ئەو بڵین کێشە و معناتانی کەەوە هەبوو فلتەری پەرلەمان نەیتوانی چارەسەر ینی هەر خۆی بەشێکە پەرلەمان لە کێشە بۆ پەرلەمان حاموڕابی زیندوو بووەوە لێمی پرسی کە چی بووە وتم قوربان بمریتەوە باشترە نەیبیستیتەوە تەویلەیەکیان داناوە پەرلەمانیان ناو لێناوە هەڵە بژێرن 4 ساڵ جارێ کۆمەڵێک پەرلەمانتارێ وتی باشە ئەی چی ئەکەن وتم یاسامان بۆ دەرەکەن وتم یاسامان بۆ دەرەکەن یاساکانیان وەک تۆ ڕایە بچووک دەگرێت
بەس دەرەقەتی گەورە نایە لەو 4 ساڵە داورک دەگرن مانگی 8 میلیۆن وەرەگرن ئەزام زیاتریشە خاترم گرتم لەگەڵ پاسەوانی چوارشانە پرزگە و وەنەوشە و حەزانە دەبنە خاوەنی مەزرعە vێلا و هۆڵ و مۆڵ و دوورگە هەر ساڵەی لە وڵاتێکن هەر ڕۆژەی لە ناو قاتێکن دەبنە توجار و بزنزمان پڕی دەکەن بانق و گیرفان دواتر خانە نشین دەکرێن بە 4 میلیۆن هەتا مردن لێ ڕادەکشێن ئەو جاکە دەڵێن مەغدورین لە غەدر و خیانەت دوورین بۆ خولێتر دەکەونە سواڵ بۆ دەنکڕین ماڵە و ماڵ بەڵێن دەدەن خزمەتکاری تۆن بەبێ دەستنوێژ قورئان دەخۆن حاموڕابی هەستایەوە دەستی کرە بەڵێنی بریقەدار وتم قوربان بەنیازی چیت وتی دەبمە پەرلەمانتار یعنی حەموڕاویش تەمای پەرلەمانتاری گرتوویەتی بەڵێ جا حەموڕابی وەجاخپێر بووە وتم بریایەکێک لە مەرجەکانی پەرلەمانتاری وەجاخپێر بووایە بۆی تر ئەمیش بەڵێ زۆر باشە مامۆستا دەمێ بزانم کاریگەری ئەم جۆرە تەنزانە چۆنە ئەم جۆرە نووسینانە بە شێوازی تەنز چۆنە زۆر جاکە ئێمە خۆپشاندانمانە کرد بڵین ئەوە بوو کە موچە نەما بوو خەڵک بێتاقەت بوو لە ئەو معاناتەی لە کرێ ئاو کە بڵین خان و مەسروفاتی ڕۆژانەی بووە نەئەکرا کە هاتە خۆپشاندان و دیسانەوە کەس نەئەهات بەدەنگتەوە ئیتر ئێمە بە شیعریان بە تەنجەیەکی وامان بۆ دروستە کرد گەرم و گوڕێک دروستە بوو لە خۆپشاندانەکانە یانە بۆ مای دڵخۆشیە پەیامەکانمان ئەگەیان بەزیتر ئایا لایانی بەرامبەر گویانە گردەوە چارلی چاپلین دەڵێ هەرچەندە هەوڵم دەداوە خۆت ئاماژەت پێکرد خەڵک تێبگەێنم بەڵام خەڵک هەر پێدەکەنی ئێستا تۆچی خەڵک پێدەکەنی یاخۆت تێدەگات لە مەسجەکان خەڵک لە مسجەکان ئەوەی بڵێن زۆرینە ئەوانەی کەوا سەر بە دەسەڵاتنەوە تێژ بگەن هەر خۆیان بڵین چاوپۆشیەکەن و ئەوەی کە هەیە بڕێکی زۆری خەڵک لە لایەنی دەسەڵاتەیە ئەوەی کە بندیوارە ئەوانەی خۆیان ئینەکانی شەزانن واقعەکە زانن ئەمەوەی ئەمێنێتەوە لە خەڵکی چینی ناوەڕاست فەرمانبەرە ئەوش تەناشتێک لە دەسەڵات تابێت لە خۆپشاندانە بە ڕێگەی مەدەنی ئەوانە و خۆشمان نەزانین خۆپشاندان لە وڵاتە ئەبێ نەفەسی درێژ بێت و خەڵکیان بێهیوا کردووە لەبەرەوەی گوێی پێنادەن دەسەڵات چیت لەسەر موچە هەیە بۆمان لەسەر موچە وڵا با لەسەر بەڵێ شتێک خوێنمەوە لەسەر بەڵێ لە ئەوەی کە هەرچیە گەڵێ ئێمە هەر بەڵێیان بۆکەین بۆ نوەس بینە بەرپرسێ دەرکەم ڕاکە جاڵی منەڵێ کاتێ بەفرەکە باریتۆم بەفرەڵی مەسوورە هەرکە دەرکەوە هەمووی سێڵوی لەگەڵاگری زۆر باشە بەڵێ تۆ موچەکەتیان بڕیوە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ نەوتەکەتیان دزیوە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ گە بستێ خاکت نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ سەرکردەی پاکت نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ قەفەست ئازادیە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ ژیانت نامورادیە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە باڵانسەکەت سفرە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە دەستورەکەت کفرە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە باجت بۆ زیادەکەن هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە دەنگت لە یاد دەکەن هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە ژوورەکە تاریکە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە جادەکەت باریکە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ قەدری بێگانت نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ شەهادەت نرخی نییە هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ قەت ناگەی بە مەقامیان هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ پلەسەی لای عەوامیان هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کوشتەی دەستی ئەوانی هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ ئاوارەی گشت جیهانی هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە درۆشت بۆ دەکەن هەر بەڵێیان بۆ دەکەی تۆ کە کوڕنووشت پێ دەبن هەر بەڵێیان بۆ دەکەی دەستەکانت خۆش بەدەست گرنگترین نووسین لە لای خۆت کامەیە واتە هەم زیاتر بە شێوازی تەنز بێ و هەم زۆر زۆر واقع بێ لە لای خۆت واللهی ناتوانم شتێ تەحدیدکەم بڵێم گرنگە بەس ئەوانەی کە من ناتوانم دیاریکەم ئەوانەی کە خەڵک زۆر ئەوەی لەسەر بندیوارەکان بوو ئەوە ڕێبەر دڵشاد کاک ڕێبەر ئاهوڕێک بڵین برادێک لە ئەوروپا بە گیتارەکەی معاناتەکانی خەڵک کا بە گۆرانی و بڵاوێ کاتەوە لە ئەوەی بندیوارەکەمان بۆ ئەمەیەکی گیرۆدەی بندیواری بڵێ تایسەوە دوو شعری تەنزم بۆ بە گۆرانیەکیان کاک نایف ئاسوودە کردی لەسەر موچەکەی عەبادی بوو ئەمەشیان کاک ڕێبەر کردی بە گۆرانی لەسەر بندیوارەکان زۆر باش لیستی بندیوارەکان
بندیوار کۆ کۆڕیزیان بەستووە هەرێم و بەغدایان مفلیس کردووە بندیوار هەیە لە ماڵ خەوتووە مانگی 6 ملیۆن دینار کەوتووە بندیوار هەیە پیاوی چوارشانە موچەی بۆ کراوە لە بێوەژنانە بندیوار هەیە کوێرە تا ئێستا 6 لەسەر 6 چاوی لە فەحسا بندیوار هەیە بە ئینوان قەزەم باڵای 2 مەترە بەس شارەک یەکەم بندیوار هەیە کراوە بەشێت ئەقلی بۆ ئەقلی کۆمپیوتەری شێت بندیوار هەیە شەهیدی سەنگەر تا ئێستاش ماوە نەیدیوە سەنگەر بندیوار هەیە پێشمەرگەی کۆنە تەقەشی نەکردووە بۆ بەرشەلۆنە بندیوار هەیە کەری فیعلیە حیزبی کەرانیش ئاگای لێ نییە بندیوار هەیە ڕۆژنامە نووسە هەیە بەڕەگەز خەڵکی لای ڕووسە بندیوار هەیە عەشە شەمەری بۆیە عەبادی پێی دێ قەشمەری جا وەختە عەبادی سەرۆک بوو کەی موچە نانێرم ئەم هەمووە بندیوارت چییە ئەم هەموو موچە خۆرم بندیوار هەیە سەرۆکی حیزبە هەیە دەروێشە نایگرێت جەزبە بندیوار هەیە لەسەر تیڤیە هەیە وەهمیە و خاوەن سیڤیە بندیوار هەیە هەر لەم پێڕەیە خاوەن گۆرانی سەدام زێڕەیە بندیوار هەیە درژە گەندەڵە لە مناقەشە دایم بەتەڵە بندیوار هەیە یاخوا داوەشێت هەر قسە دەکات دەبێ بەمانشێت بندیوار هەیە تەنزنووسی ژیر خانە نشینە بە پلەی وەزیر بندیوار هەیە ژنە شۆڕژگێر هەیە دوکاندار بەقاڵ و دەستگێر بندیوار هەیە مەلای مزگەوتە نازانێ فەرزی نوێژ 5 یا 7 بندیوار هەیە چووە بۆ دزی خانە نشینە بە پلەی حیزبی بندیوار هەیە ناوی سەکرانە دەیتخوا باوکمەوەی ویژدانە ئەوەی من دەیڵێم بە چاو بینراوە هەرخوا دەزانێت چی کە کراوە زۆر سپاس مامۆستا سەباح دیارە نووسینەکانت زۆرن بۆ طبعا مەجالەکە زۆر کەم بوو لە بەرووی کە میوانی ترم هەیەەوە بابەتی ترم ماوە پێشکەشی بینەرانی بکەم زۆر سپاس دەکەم ئەگەر قسەیەکت ما بێت لەسەر نووسینەکانت لە خزمەتە بەڕێزی زۆر سپاس مەڵا منیش ئەمەیە ئەو خەم و ناخۆشی کێشانی کە بەر ڕۆژانە بەرکەوتمانەیە لەگەڵی بە شێوەی تەنزیا بە شێوەیە کە بتوانم زۆرترین خەڵک لەوەی تێبگەێنم بیکەمە بابەتی ناڕزایی و هەم لە ڕووی دەرونیوە زیاتر خاڵیە بنەوە خەڵک زیاتر بە پێکەنینەوە و هەروەها ئەو کێشە و گیر و گرفتانش ئەیگەێنین بە خەڵکی ئەوەی کە ئێمە هەیە مینبەری ئەمە تەنا فەیسبووکەوە لە ڕێی هاوڕێیانەوەی تر زۆرترین بڵاوکرامان لێ بڵاوەکەین زۆر سپاسەوە بەڕێز مامۆستا سەباح سەردە مامۆستا لە قوتابخانە سپاس بۆی کە لە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ میوانمان بووی سپاسی ئەوەش خۆش بێ ئازیز